لا قورسی کوردستان و شاری کەرکک چارەمین فەستیڤاڵی کلتوری کەرکک بەڕێوەچوو و لەوەی هاوکارانمان کۆمەڵێک لێجوانیان بۆ وەرگرتوین سەبارەت بە ئەم فەستیڤاڵە با بەیەکەوە گوێیان لێ بکرین. واڵی سەنتەری ڕۆشنبیری کەرکووکە چوارەمین فستیڤاڵی داهێنانی کلتوری لە شارەکە بەڕێوەچوو. سەرپەرشتیاری فستیڤاڵەکە باس لە کارنامەی ئەمساڵی فستیڤاڵی کلتوری کەرکووک دەکات کە بە چاودێری پارێزگاری کەرکووک ڕێکخراوە. کۆشکی ڕۆشنبیری و هونەر سەر بە وەزارەتی ڕۆشنبیری حکوومەتی عێراقی فدرال بە چاودێری بەڕێز پارێزگاری کەرکووک و پشتیوانی و هەماهەنگی لەگەڵ زانکۆی کتێبە فستیڤاڵی چوارەمین فستیڤاڵی داهێنانی ڕۆشنبیریمان ساز کرد. لەم فستیڤاڵە بۆ چوارەم ساڵ لەسەریەکە کرێ تیایدا ڕێزلێنان لە 17 کەسایەتی لە بوارە جیاجەکانە ئەگیرێ. ئەو کەسایەتیانە ئەوانە کەوا لە ساڵی ڕابردووە لە بوارەکانی ئەدەبی و هونەری و ڕێکخراوەیی و کۆمەلگای مەدەنیە کار و چالاکی بەرچاویان ئەنجامدا یاخود داهێنانێکی بەرچاویان هێناوەتە کایەوە. لە چوارەمین فستیڤاڵی کلتوری کەرکووکدا ئاور لە کۆمەڵێک کەسایەتی شارەکە درایەوە 6 کتێبی نوێژ بە چاپ گەێنرا. خۆشببختانەیەکە لە بەرهەمە زانستەکانی ئێمەیان چاپ کردووە بە کتێبێکە بە ناونشانی کەرکووک و چەند توێژنوێک لە مێژووی ئاوری کۆمەڵایەتی و ڕۆشنبیری شاری کەرکووک لە سەدەی 20دا کە ئەم بەرهەمە زانستیە پێکاتووە لە 6 توێژینەوەی ئەکادمی کە جەختەکاتەوە لەسەر 6 لایەن جیاوازی لاپەڕەکانی مێژووی کەرکووک بە تایبەتی لاپەڕەی مێژووی ئابووری و کۆمەڵایەتی و ڕۆشنبیری هیوادارین ببێت بە بەرهەمێکی زانستی سوودبەخش بێت بۆ خوێنەران. ئێمەی شانۆکار و هونەرمەند ئەم خەڵاتانە بەلای ئێمەوە شتێکی جوانە و گەورەیە و هەندانێکە بۆ ئێمە داتە بەردەوام لەسەر کارەکانمان و خزمەتکردنی شارەکەمان. بەڵام بەلای ئێمەوە ڕەنگە هەندێکمان ئەو خەڵاتێکی گەورەتر بێ کە ئێمە بەردەوام بین لە کارکردن و ئێمە بتوانین بەبێ وەستان کار بکەین و ڕۆژ بە ڕۆژ ڕووی شارەکە جوانترکەین. بۆ چوارەمین ساڵە فستیڤاڵی کلتوری لە کەرکووک بەڕێوە دەچێت. لە هەر ساڵێکدا کۆمەڵێک سارێکی هونەری جیاواز پێشکەش دەکرێن. فستیڤاڵەکەش لەلایەن تەلاری ڕۆشنبیری کەرکووکەوە سەرپەرشتی دەکرێت.